بناوي خواي گەورە میهرەبان بناوي گەلی کوردستان دانیشتنی ئەمڕۆ دەکەینەوە بە خوێندنەوەی بەرنامەی کار خستنە ڕوو گفتوگۆکردنی پرۆژەی بریاری دانانی ڕۆژی 16 چواری هەموو ساڵێک بە ڕۆژی ژینگەی هەرێمی کوردستان کە لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە پێشکەش کراوە. قرار 1. اعتبار يوم 16/4 من كل عام في إقليم كردستان العراق يوما للبيئة. 2. على مجلس الوزراء والجهات ذات العلاقة تنفيذ هذا القرار. 3. ينفذ هذا القرار اعتبارا من تاريخ صدوره وينشر في الجريدة الرسمية وقائع كردستان. باشا چه لەگەڵیتی دەستی بنکەتکایە چه لەگەڵ دانیا بە کۆی دەنگ قبول کرا فەرموون.